هاوکات لەگەڵ شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان لە شاری کەرکووک حەزب و لایەنە سیاسی کوردستانەکان پێکەوە مەراسیمی یادی هەڵەبجەیان بەرز ڕاگرت. بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی دەڵێت لە کەرکووکەوە پەیامی تەبایی و پێکەوە ژیان دەدەین بە گوێی عێراق و جیهاندا. بەرپرسی مەڵبەندی یەکگرتووی ئیسلامی کوردستانی شووتی پێویستە حەزبە کوردستانەکان بە یەک ریزی ئەو ئامانجە بەدی بێنن کە خەڵک قوربانی لە پێناویدادا. پەیامی ئەمڕۆژ حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان لە شاری کەرکووکەوە ئەو ئاگەیەنەیە کە ئەمانەیە بەگوێی هەموو دنیای بدەین کە یەک ریزی و یەک هەڵوێستیمان ئەوێتە هۆکاری سەرکەوتنمان بەسەر هەموو ناڕەحەتیەکانمانە. هەموو دوژمنان و ناحەزان هەوڵی پەردبوونی لایەنە سیاسیەکان دەدەن، بەڵام سپاس بخوا لە هەرێم لە بەتایبەتی لە شاری کەرکووکە ئێستا هەموو پێکاتەکان هەموو لایەنە سیاسیەکان یەک ڕید یەک هەڵوێست ئەمانوێ بە هەموو دنیا ڕابگەنین کە بەیەکەوە دەگەینە ئامانج و تەفرەقە و دووبەرەکی هەمیدە هۆکاری شکستی هەموو لایەکمانە. مێدارین زڵم و ستەم کۆتایی بێ و ئەم یادە بێتەمای ئەوەی کە حەزب و لایەنە سیاسیەکانی کوردستان بە جدیتر بێنە پێشەوە ئەو ئامانجانەی کە کورد خەونیەتی چەندەها ساڵە قوربانی لە پێوەناوی ئەداوەیەکێ لە مەرگە ساتانەی کە 29 ساڵ بەسەری ئەمڕۆ تێئەپەڕێ یادی کیمیابارانکردنی هەڵەبجەیە کە کورد بەردەوام خوێنی بەخشیوە لە پێناو سەربەخۆی کوردستان. بۆیە ئیمڕۆ جێی خۆیەتی کە لایەنە سیاسیەکانی کوردستان ئەو پەیامە جوانە بگەین بە هەموو کوردستانیان کە ئێمە دەبێ بەتەبایی و بەیەکریزی دەگەینە ئامانجمان. هەر بە بۆنەی 29هەمین ساڵیادی کیمیابارانی هەڵەبجە ئیدارە و ئەنجومەنی پارێزگای کەرکووک مەراسیمێکیان ڕێخست و پارێزگاری کەرکووک لە لێدوانێکی بۆ دەستگاکانی ڕاگەیاندن وتی ئەگەرچی لە پەرلەمان ئەو کارەساتە بە جینۆساید دانراوە، بەڵام هەنگاوی جددی نەنراوە بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی چەکی کیمیایی. و ئەمڕۆ هەڵەبجە تا ئێستا ئەو برینەی سارێژ نەبووە لەبەر ئەوەی دەستگا نێودەوڵەتیەکان بە تایبەتی نەتەوە یەکگرتووەکان تا ئێستا دانی بەوەدا نەهێناوە ئەو کارەساتەی لە هەڵەبجە ڕوویدا و ئەنفاڵ ڕوویدا لە دوای ئەوە ئەمە جێنۆساید بووە و تا ئێستا دەوڵەتی عێراق هەڵنەساوە بە قەرەبووکردنەوەی خەڵکی هەڵەبجە و بنیادنانی هەڵەبجە. ڕاستە ئەمڕۆ هەڵەبجە بووە بە پارێزگا، بەڵام هەڵەبجە ئێستاش پێویستیەکانی یەکجار زۆرە. بۆیە ئێمە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەەکەین، داوا لە حکوومەتی بەغدا بە تایبەتی ئەەکەین، چونکە ئەو تاوانە بە ناوی دەوڵەتی عێراقەوە کراوە و ئەرکی سەرشانی دەوڵەتی عێراقە کە چاوی لە هەڵەبجە بێ و ئەو کارەساتەی کە ڕووی داوە هەرچەنە لە پەرلەمان بە جێنۆساید ناسراوە، بەڵام تا ئێستا هیچ هەنگاوێک نێنراوە بۆ ئەوەی قەرەبووی خەڵکی هەڵەبجە بکرێت. مەرگەساتی کیمیابارانی هەڵەبجە ئەگەرچی جیهانی هێنایە دەنگ لە ناوەندە جیهانی و نۆخۆیەکاندا بە مەرگەسات ناو دەبرێت، بەڵام تاکو ئێستا سەرباری بە پارێزگابوونی نەبوونی خزمەتگوزاری و ئاوەڕنەدانەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لەو پارێزگایە. هاو نیشتیمانیانی شارەکەی بێزار و نیگەران کردووە و دەڵێن سەرجەم ئەو هەنگاوانەی بۆ ساڕێژبوونی زامی هەڵەبجە و هەڵەبجەیەکان نراوە لە بەرامبەر قوربانیدان و خەباتی ئەو شارەدا نییە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.